Ecco, siete veramente fortunati oggi di essere qua a Bruxelles, che è un po' la capitale d'Europa, e soprattutto di essere qua in questa bellissima piazza che è considerata la più bella piazza del mondo. Difatti, se voi vedete, è conservata di come è stata creata 400 anni fa. E difatti di questa piazza è talmente bella e talmente ricca che addirittura ne ho anche fatto un libro di 300 pagine, perché c'è talmente tante cose da dire, c'è dietro una storia, una cultura che ne valeva proprio la pena. Brussels is also, you know, the heart of Belgium, the heart of Europe. I should say the heart of the world, because everybody knows Brussels. Good part is the tourists, they come here. You know, it's a nice atmosphere, a lot of cultural thing. But Brussels is also negative part of Brussels is what happened in the 22 of March. It was really terrible for Brussels and for all the commerce here. So that's why we are here, to show all the world that Brussels is safe. We are a band from Belgium, from Brussels, and we play today for some organization from Brussels just to make party. ئیمڕۆ ئێمە لەگەڵ هەڤاڵان هاتوین بۆ گەلی شێرانە خەڵکی شاری هەولێرین و ئەمەش لە سای برا پێشمەرگەکانمانەکەوە لە بەرەکانی جەنگ ئێمە بەخۆشی هاتوین بۆ ئێرە و تەنها چەند کەم و کوڕیەکێ هیوادارین چارەسەری بکاویش یەک لەو کەم کوڕیانەوەیە شوێنی ئایلە جودا بکاتەوە لەگە گەنجەکان شەبابەکان چونکە ئێستا ئێمە هەندێک گەنجین هەندێک هاوڕێین هاتوون بێنە لەگە ئایلەکان ناخۆشە تۆزێک بۆ ئێمە لۆ ئایلەکانش ناخۆشە. راستی جهه خوشه گشت و گذاریه ویره بس مشکلا ویره ریکاوه گلکا نخوشه و توزه و یا دویجی جهه رینشتنه نینه وگاوه عایلک بیده ویره رینت او نینه یعنی وگاوه اوه سپیدی وره متاتین جهنین هم لیرینین جه یعنی خدمات گله لید که من اشتامایی که خلق بسا قسکت ویره و جهه تواد درز بن ئەگەر باسی تراژیدیا و کۆمیدیا بکەم 2 ساعتمەوێ تەکنیکی جێڕانەوە و زیندووکردنەوەی کەسایەتێکی ناودار ئەمە کارێکی هێماستانە نییە. دیارە ئێمە کتێبخانەی هەژار مکریانی بۆ ماوەی 8 مانگەوێ کۆڕی خوێنەرانی شارمان دامەزاند و کۆڕی خوێنەرانی شاری هەفتانە خوێندنەوە لەسەر کتێبێکە کتێبی ئەمڕۆمان تایبەتە بە کتێبێکی شێزا حەسەن بەناوی شوێی دابەزینی ئیسا. البته ئەم جارەمان کە سپۆنسەری ئەم کارەمان خانی حیزبی کوردستان سپۆنسەری ئەم کارێ کردین سوال بە خانی حیزبی کوردستان لەبەرەوەی ئیسا فەزایەکی شاعریەیە بۆ بیرۆکەی فریات ڕسووک جەنابەت فەرمووت هەموو میلەتان بۆ ئیسان تووشیەوە بیرەکەتەوە برێ فریات ڕسێک بێ ڕزگارکە هەتا شۆڕشەکان لەسەر شۆڕشی ڕووسی فرەنسی زۆربەی شۆڕشە ئایدۆلۆژیەکانی سەرزەمینی و ئاسمانی بێکەوە هەردووشیان داوای ئەویان کردو کە ئێمە بەهەشتێک دروست دەکەین زایە لە ئاسمان یا لە سەرزەوی فەرقی نییە بۆ من چەند جارێکە ئەزممو نبینە مەگە لە کوردستانە ئەو جۆرە ئەزممونە پەیڕەو بکرێەوە ببێ بە مۆدلێک یا ببێ بە سیاسەتی نێوان خوێنەر و نووسەر دیارە قازانجیە ڕاستە تەنگژەی تێکەوێت لە بەرەوەی بۆ نمونە ڕۆمانێکی وەکو دواشەوی دابەزنی ئیسا کە پێغەمبەرێکی ئاسمانیە کە گفتوگۆکەی دێتەوە ناو دین دێتەوە ناو سیاست بەڵام لەگەڵەوەدان بەردەوام دیالۆگ هەبێ و ڕای جیاواز دروست دەبێ و لەوێدا خەڵک پێدەگات تا دیالۆگ نەبێ شەڕ دەبێت هەموو ڕژبینە گەورەکان گەشتبینی گەورەن لە ناوە و هەموو مولحیدە گەورەکانی تاریخ ئیمانداری گەورن چکە بڕوان بم